بەنای خۆی گەورە و میهرەبان من دکتۆر زانە معروف شێخانی پسپۆری نەشتەرگەری گورچی لەو میزەڕۆ و نەخۆشیەکانی پرۆستات و نەزۆکی پیاوان و پسپۆر لە چاندنی ئامێری تایبەت بۆ چارەسەرکردنی لاوازی سێکسی لە نەخۆشخانەی میهرەبانیەوە لە پۆدکاستی چارەخانە لەگەڵتان دەبین لەگەڵ کاکتۆر برایم کە پسپۆری خۆراکە لە پۆدکاستی تایبەت بە لاوازی سێکسی. فەرموو کاکتۆر خۆت ناسێنی. دکتۆر ئیبراهیم تاهر معروف پسپۆری تەندروستی کۆمەڵ بەشی خۆراک. ئێستا ئێمە لە دانیشتنی ئەوڕۆماندا کە پۆدکاستی چارەخانەیە باسێکی تێری و تەسەلی نەخۆشیەکانی لاوازی سێکسی دەکەین، هەم لە ڕووی دەرونیەوە هەم لە ڕووی جەستەییەوە، کەوا هەندێکیان پەیوەندی بە خۆراک هەیە، هەندێکیان پەیوەندی بە نەخۆشیەکانی درێژخایەن هەیە، هەندێکیان پەیوەندی بە کۆمەڵگەوە هەیە، هەندێکیان پەیوەندی بە نەخۆشیەکانی کەوا پێویستی بە نەشتەرگەری هەیە. بە درێژی باسی ئەو بابەتە دەکەین، چونکە بەڕاستی لاوازی سێکسی بوویتە هۆکارێک لە بۆ زۆر کێشەی دەرونی و کێشەی کۆمەڵایەتی و کێشەی عائیلی یانی خانەوادەیی و هەروە کێشەیەکی اقتصادیشی بەدواوەیە، بۆیە پێویستە بە درێژی باسی بکەین ئەتا خەڵکانمان بەرچاو ڕوون بن لەو بابەتەیەوە. بەڵام پێشە بچنە سەر بابەتەکە و هۆکارەکانی پزیشکی پێم باشە باسێکی غەریزەی بکەین کەوا پێ دەڵێن ئارەزوێکی بنەڕەتیە کەوا خوای گەورە لە فترەوە دروستی کردووە بۆ ئادەمیزاد، چونکە غەریزە زۆری زۆرە، بەڵام ئەوەی کە لە هەمان گرنگترە ئەوەی کەوا زانایانی مسلمان و زانایانی پسپۆری دەرونی ئەزنەبیەکان هەمویان ئاماژیان بۆ کردووە کەوا یەکەم غەریزە لە ئینسان بریتە لە غەریزەی جنسی. لەبەر غەریزەی جنسی و سێکسی لە هەمان گرنگترە، ئەگەر بێت و غەریزەی جنسی نەبێتن و هەروەها لاوازی جنسی بەرەو بڵاوبوونەوە بڕواتن، وەی لێ دێتن پاش 50 ساڵ نەوەی دوای خۆمان زۆر کەم دەبتەوە ئەگەر غەریزەی جنسی نەبایە و لاوازی جنسیش بەرەو زیاد بوون بڕواتن، لەوانەیە ناگاتە 100 ساڵ کۆمەڵگە بەرەو هەروەشانەوە و بەرەو کەمبوونەوە دەڕواتن. بۆیە غەریزەی جنسی یەکەم غەریزەیە بە هەموو پێوەری زانایان هەم دەرونی و هەم جەسەدیەوە کەوا گرنگی دەبی زۆری پێ بدرێتن. بۆیەش خوای گەورە لە قورئانی پیرۆز ئاماژەی پێ کردووە لە فەرمودەکان هەیە کەوا غەریزەی سێکسی ئەوە کە خوا دروستی کردووە دەبی ئەو غەریزەیە بە شێوەیەکی وا بێتن کەوا نەوەی ئادەمیزاد بەرەو زیادبوون بڕواتن نەوەک بەرەو کەمبوون بڕواتن. دەبان غەریزەی تریشمان زۆرە، غەریزەی خواردن. ئەگە خوای پەروەردگار غەریزەی خواردن دروست نەبایە ئێمە نەمانتانی ژیان بەرەو پێشەوە بین، چونکە ئینسان بەبێ خواردن ناتوانێت بژی، بەبێ خواردنەوە ناتوانێت بژی، مەثەن بەبێ ئاو 7 ڕۆژ ناتوانێت زیاتر بژی. غەریزەکە لەش ئینسان خوا دروستی کردووە بۆ ئەوەی ژیان بڕواتن. غەریزەی ترسمان هەیە، ترس مەثەن شتێک هەیە دەبی ترس ناکە، ئەتو نابی خۆت بدێ بەر، مەثەن وە کارەبایە ئەوە مەثەن بەحرەکە ئاوەکە خۆ بدێ بەر بێ وەڵا من بە ئارەزوی خۆم دەکەم. لە غەریزەکە پێدەن غەریزەی ترس هاتەوە بکاتن ژیان پارێزیتن. غەریزەی بەرەو پێشەوە چوونمان چووە. ئەگە ئینسان غەریزەی بەرەو پێشەوە چوون و بەرەو هەوڵدان و بەرەو ئیبداع نەبێتن، کۆمەڵگەوەی خۆی دەمێنێتەوە، بە دواکەوتی دەمێنێتەوە. بۆیە خوای گەورە غەریزەی دروست کردووە کە پێدەن غەریزەی بەرەو پێشەوە چوون و پێشکەوتن، هەتا ئەو غەریزە پاڵت پێوە دەنێتن کەوا بتوانی لە ژیان ڕۆژ بە ڕۆژ ئیبداع و داهێنەر و دروستکردن بکەی. ئێستا کە دەبینین ئەمە گەشتنە قیمەی تەکنۆلۆژی. غەریزەی خۆشەویستیمان هەیە لە مابینی منداڵ و دایک و باوک. ئەگەر غەریزە نەبایە دایک و باوک مەزور نەدەبوو منداڵەکانی خۆی بەخێوکە خزمەتی بکاتن، ئەویش کە دوایە پاشە منداڵی دەبی هاوسەرگیری دەکاتن منداڵەکانی بەخێوکە. کەواتە غەریزە زۆری زۆرە. هەندێک لە زانایان دەڵێن ڕقەمیەکیان بریتە لە غەریزەی جنسی کە باسمان کرد، چونکە ئەگەر ئەو غەریزە نەبێتن بوونەوەرە نامێنێتن، ئادەمیزاد لەسەر ڕووی زەوی نامێنێتن. 24 غەریزە هەیە، هەر یەکە بە جۆرەی پێویستی خۆی گرنگی پێدرا ناو کۆمەڵگەکان هەتا ژیان بەرەو پێشەوە بڕواتن. بۆیە باسی غەریزانم کرد هەتا ئینسان بزانی کە غەریزەی جنسی پلەی یەکەمی وەگرتووە، هەم لە ڕووی ئاینیەوە، هەم لە ڕووی دەرونیەوە، هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە. بۆیە پێویستە بە درێژی باسی بکەین. دەست خۆشکە دکتۆرە، تەبان زۆر بیدایەتێکی زۆر جوان کە تێگەشتین کە غەریزەی جنسی غەریزەیەکی گرنگە لە 24 غەریزەکانە و لە ڕووی زانستیەوە و لە ڕووی ئاینیەوە ئێهتیمامێکی زۆری دراوە پێ. بەڵام با ئێمە پێناسەیەکی کورت بکەین بۆ لاوازی سێکسی. کێن ئەوانەی کە پێیان دەڵێن لاوازی لە ڕووی سێکسیەوە؟ ئەو پیاوانن کە توانای ڕقبوونی چووکیان نییە، یاخود ناگەن بە لووتکەی چێژوەرگردن، یاخود هەر ئارۆزی سێکسی نییە. ئەمە بە شێوازێکی کورد بە شێوەیەکی کورد دەتوانین بڵێن ئەمانە لاوازن لە ڕووی سێکسیەوە. تەبعاً 140 پیاوان
تووشی ئەم حاڵەتە دەبن بگرە لە کۆمەڵگای ئێمەیە زیاترە و دەیبینین ڕۆژانە لە کلینیکەکان لە ئیستیشارەکان نەخۆشخانە حکوومەکان دەبینین خەڵکانێکی زۆر چۆمانەکەن دەناڵێنن بەدەست ئەو حاڵەتەوە بۆیە تەواوە زۆر گرنگە احتیمامێکی تەواوی بینە و چارەسەری تەواوی بۆ بکرێ و زوو دەستنیشان بکرێ لەبەر ئەوەی بزەبت لەبەر ئەوەی وا بەربڵاوە و بۆ ئەوەی دەستنیشانیکەین ئەمە هۆکارەکەی چییە پۆڵێن کراوە لە ڕووی زانستیەوە بۆ دوو جۆرێکیان هەیە پێی دەڵێن ئۆرگانیک کە پەیوەندی بە جەستەی مرۆڤەکەەوە هەیە بەشێکیانش پێڵێن نەن ئۆرگانیک ناجەستەیە یعنی لە ڕووی دەرونیەوە هۆکارەکە دەرونیە کە بەداخەوە زۆربەی هەرە زۆری ئەو گەنجانەی کە سەردارمان دەکەن یان تەمەنی مامناوەند کێشەی لاوازی سێکسیان هەیە هۆکارەکە دەرونیە ئەوەی کە ئۆرگانیکە ئێمە مەبەستمانە لێرە باسی ئەوەشکەین کە ئۆرگانیکەکە زۆر حاڵەت دەگرێتەوە بە تایبەت تێکچوونی هۆرمۆناتەکان جا ئەو هۆرمۆناتی هۆرمۆنی تێستۆستێرۆن بێ هۆرمۆنی پرۆلاکتین بێ کە هۆرمۆنی ناسراوە بە هۆرمۆنی شیری یاخود نەخۆشیە درێژخایەنەکان ئەوانەی کە شەکریان هەیە زەختیان هەیە قەستەڕی دڵیان بۆ کراوە یاخود ئەوانەی کە نەشتەرگەریان بۆ کراوە نەشتەرگەری قۆڵۆنە سەرەتانی قۆڵۆنە کە یان نەشتەرگەری حەوزە یاخود لابردنی پرۆستاتە ئەمانە هەمووی هۆکارن بۆ لاوازی سێکسی و چەند خاڵێکی زۆر گرنگ هەیە کە ئێمە ئەبێ ڕەچاویکەین ئەویش قەڵەویە ئەوە حتمما پسپۆری جەنابەت و لە باسی لێ دەکەین ئینشاءڵڵا بە وردی خواردنەوەکان کوحول بەکارهێنانی مەشروباتە غازیەکان بە شێوەیەکی گشتی و ئەمەی کە ئێستا گەنجان زۆر بەداخەوە ئاڵودەی بوون ئەویش جگەرە کێشان و نێرگەلە و ڤەیپ و ئەمانە هەمووی هۆکارێکن بۆ لاوازی سێکسی جاهتر حەزەکەم تۆزێک لە بواری ئەو خواردنانە و خواردنەوانە چین کە تووشی لاوازی سێکسی دەبن بۆ ئەوەی ئێمە ئەقل لەها بتوانین دوور بین لەو خواردنەوانە بۆ ئەوەی توانای سێکسیمان بەرزکەینەوە کاکتەر دەستخۆش بی لە بۆ پۆلینکردنەکەی ئەوەی کەوا گرنگە پۆلینەکان ئێمە وا لێ بکەین و بینەران و بیسەرانمان بە ئاسانی تێ بگەن یەکەم دەیکەین بەو خواردنانەی کەوا ئەگەر بێت و بە شێوەیەکی ینی ئیسرافکردن ینی زیادە ڕێوی تێدا بکەین دەبتە هۆکار لە بۆیکەوە سێکس لاواز بێتن لەو کەسانە واروە دەتوانین پۆلینشکە بکەین هەندێک خۆڕەوشتی نادروست هەیە وەک جەناب ئیشارەت پێدەکەوە جگەرەیە و نێرگیلێ و کوحول و ئەو شتانەیە ئەوە خاڵی دووەم خاڵی سێم نەخۆشی درێژخایەنەکان هەیە کە ئیشارەت پێدا ئەوش بە تەفسیل باسکەین نەخۆشیەکان چینکەوە دەکەنکەوە لە ڕووی سێکسیەوە نێرینە سمێنە لاواز بێتن هەندێک دا و دەرمانمان هەیە کەوا زۆر جار نەخۆش پێویستە دکتۆر لە بۆی دەنووسی یان بەخۆی بەکاری دێنی ئەوش دەبتە هۆکار لە بۆ ئەوەی کەوا سێکسی لاواز بێتن پێویستە ئیشارەت بە دەرمانەکان بکەنێت ئاگاداری بی بە ئارەزوی ئەو دەرمانانە بەکارنێنی حتا ئەگە پزیشک لە بۆی نووسی بێتن دەبی پێ بڵێکەوە لاوازی سێکسی توش بوو هەتا ئەویش حسابێکی لە بۆ بکاتن هەروە هەندێک خواردنیشمان هەیە سێکسی بەقوت دەکاتن ئەوش پێویستە دوای ئیشارەتی بۆ پێ بدەین هەتا خەڵکان مەتەن لە باتی ئەوانەی کە سێکسی لاواز دەکات بۆی بڕۆن بگەڕێنەوە سەر شێوازەکانی ترکەوە سێکسی بەقوت دەکاتن هەتا تووشی ئەو کێشە کۆمەڵایەتی و دەرونی ئەو شتانە نەبێتن ئەوەی کەوا پەیوەندی بە اخساسەکەی من هەیە کەوا بریتە لە خۆراکەکان ئەوجا هەمانە خواردنمان هەیە خواردنەوەمان هەیە سەوزەمان هەیە میومان هەیە دەبتە هۆکار لە بۆ ئەوەی کەوا سێکسی لاواز بکاتن ئەگەر بێت و ئەو خواردنانە بە شێوەیەکی ڕادەبەدەر یعنی ئیسرافی تێدا بکاتن ینی حەدی خۆی پێویستی پێیەتی سوودی پزیشکی زۆرە ئەو خۆراکانە ینی بێگومان کە خوا دروستی کردێت تەقەن سوودی پزیشکی تێدا هەیە بەڵام کە زیادە ڕێوی تێدا دەکەی یان گۆڕانکاری تێدا دەکرێت لە کارگەکان و معاملەکان و لەو شوێنانێکەوە هەندێک خواردن دروست دەکرێت دەبتە هۆکار لە بۆیکەوە لاوازی سێکسی تووشی هەندێک کەسێ بکاتن یەکەم خواردنانێکەوە ئێستا زۆر باو لەو چەند ساڵی دوایی بریتە لە ڕۆن ئەو ڕۆنانێکەوە ئێستا دروست دەکرێن بەشی زۆری پێ دەرێن الدهون المتحولة ئەو ڕۆنانە تەحویل کراینە لە نەباتی برێن زەیتی نەباتی بووە بەکارلێکی کیمیاوی ئەمە پێ دەرێن هایدرۆجینیشن یعنی پێدەن تەکریر ینی ترتیبکردن ینی دەست تێوەردان وان لێ کردیا کەمیەکەی زۆر بیتن بەرهەمهێنانەکەی ئاسان بیتن بەڵام بەکارهێنانی ئەو ڕۆنانە بە شێوەیەکی ینی زیادە ڕێوی تێداکردن دەبتە 100% هۆکار لە بۆ ئەوەی کەوا سێکسی لاواز کاتن چونکە کۆلیسترۆلی زیاد دەکاتن
لە ناو خوێن و ناولەشی ئینسان کەوەش یەک لە مادەکانەکەەوە سێکسی لاواز دەکاتن هەروها ئەو چەورەیەکەوە بە سوود ئەمە پێدەن HDL ئەو چەورەیەکەوە تەرکیزەکەی بەرزە پێدەن HDL ینی های دنسیتی لیپید ئەوە کەم دەکاتەوە ئەوەی کە کەم کردەوە کۆلستۆری زیاد کرد دەبتەوە کار لە بەوەیکەوە لاوازی سێکسی توش بێتن هەندێک سەوزە و میۆمان هەیە یەک لەوانە نعنا ئێستا زۆر بەکاردێتن و لە زۆر خواردنیش هەیە ئەویش وە دەکاتنکەوە ئەگەر بێت و ڕێژەیەکی زۆر بەکار بێتن دەبتە هۆی لاوازی سێکسی خاص و خیار کە زۆر بەسوودن لە بۆ ئینسان لە بۆ قۆڵۆنا لە بۆ ئاوی زۆر ڕێژێکی ئاوی تێدا هەیە مەتەن بۆ هاوینان ئیسپادە هەیە بەڵام ئەویش ئەگەر بێت و زیادە ڕێی تێدا بکرێتن بۆ کارێکە لە بۆ کەمکردنەوەی تێستێستۆرۆن کەوا هۆرمۆنێکە هاوکاری بە قۆتکردنی سێکسی داتن ئەوە دەکاتەوە کەمی کاتەوە خواردنیش کە هەیە کافیار کارفوری پێدەن کارفور ئەوە تەبان زۆر بەکار دێ لە هەندێک شوێنان بە تایبەتی شوێنە قەڵەباڵەکان لە قسمی داخلیان بەکار دێتن لە کۆلێژەکان زۆرجار بەکار دێتن لە سزنەکان بەکار دێتن ئەوەش مادەیەکەوە دەکاتن تێستۆستێرۆن کەم کاتەوە سێکسی تووشی لاوازی سێکسی دەبێتن خواردنیشکەمان هەیە پێ دەڵێن پەتاتەی سوورکراوە پەتاتەی سوکرا پەتاتە خۆ نیشاستەیەکی زۆری تێدا هەیە طبعا لە بۆ قەڵەوی لە بۆ سوکەریش مەتەرەن باش نییە بە تایبەتی ئەگەر بەو زۆرە ڕۆنانای کە باسمان کە پێ دەڵێن ئەدهون المتەحەویلە سوور بکرێتەوە ئەویش کە ئێستا لە زۆر شوێنە هەبوویتە باو پێ دەڵێن فینگەر و خەڵک زۆر دەیخواتن بۆ چەند جارێ بەکارێنەوە ڕوونەکەش چەند جار بەکار دێتەوە دەبتە مادەیەکی ژەهراوی مادەیەکی سەرەتانی و هەروە دەبتە مادەیەک لە بۆی کەوا پێ قەڵەو بیتن و لاوازی سێکسی توش بێتن خواردنەکانی تکە ئەوانێکەوە برێنگژ و جیایەکان گندۆرە و هەنار ئەویش ئەگەر بێت و کە هاوینان ینی دوو هاوینان و پایزان دوو خواردنی سەرچینە لە هەموو کۆمەڵگەکان هەیە ئەویش بێت وەگە بە ڕێژەیەکی زۆر بەکاربێتن لەوانەیە دەبتە هۆکار لە بۆ کەمکردنەوەی تێستێستۆرۆن بۆیە ئەویش لە ڕێژەی بەدەر بەکارنێت ئەوە بەنسبەت زۆربەی ئەو ڕووەکانێکەوە سێکسی کەم دەکەنەوە ئەمانە معدەنووسمان هەیە ئەوەش پێ دەرێن یانسیۆنمان هەیە کە پێ دەرێن ڕازیانە ئەوش لەناو کوردەواری خۆمان زۆر بەکاردێ ئەوش ئەگەر بێت و بە شێوەیەکی ینی ئیسراف تێدا بکرێت لەوانەیە دەبتە هۆکار لە بۆ کەمکردنەوەی تێستێستۆرۆن و بە لاوازی سێکسی تەواوە کاکتۆر دەست خۆش بێ ئەو خواردنانەی کە باست کرد کە تووشی لاوازی سێکسیم بە ئام ئێمە هەمومان بەکارێنین بەڵام ئەوەی پەیامی کە ویستم لە قسەکان تەبینم ئەوەیە کە ناتوێت ئیفرات بکرێت ناتوێت زیادە ڕەوی تێدا بکرێت يعني تو زیادە ڕەوی لە هەر خواردنێ بکرێت ئەگەری هەیە زیان پێ بکە ئێمە طبعا دوای ئەوەی کە نەخۆشێک سەردانمان دەکات و تەشخیصمان کردووە دەستنیشانمان کردووە ئەمە نەخۆشە تووشی لاوازی سێکسی بووە طبعا پێویستە بە چارەسەرەکە ئێمە بە مەرحەلە دەستی پێ دەکەین مەرحەلەکانی چۆنە یعنی ئێمە نەخۆشمان هەیە هاتووە کۆمەڵێ دەرمانی وەرگردووە لە دەرەوە لە سێدەلیاتی لا کۆڵان ئەمە ئەمە لە ڕووی زانستیەوە جێ نابێتەوە ئەبێ لەبەر ئەوەی مۆزوعێکی زۆر هەستیار و گرنگە نابێت چارەخواست لە خۆی و دەرمان وەرگێ لە هەموو نەخۆشەکان بە تایبەت لە لاوازی سێکسیدا بۆیە ئێمە زۆر جار دەناڵێنین نەخۆشەکە هاتووە یەک علاگە دەرمانی پێ نازانین لەکوێوە دەست پێکەی ئەمە چۆن وەرگردووە کەی ئەمە خواردووە لەم سەیدەلی ئەم عیلاجی وەرگردووە لەوەی کاوە سەیرەکەی نەخۆشەکە لەو بینیا ون دەبێ بۆیە ئێمە زۆر جار ڕەنگە هەر پێویستی بە دەرمان نەبێ تەنها و تەنها ئەو خواردنانی بۆ ڕێکخەین دەینێرنە لای پسپۆری خۆراک وەکو جەنابەت خواردنەکانی بۆ ڕێکات وەرزش بکات قەڵەوە کێشی دابەزێنێ چکەم قەڵەوەکان زۆر گرنگە ینی ئەوانەی کە چەوری بە تایبەت چەوری دەوری ورکیان هەیە ئەم چەوریە لە ڕێگای ئەنزیمێکی تایبەتەوە تێستۆستێرۆنت بۆ ئەگۆڕێ بە ئێسترۆجین کە هورمۆنێکی نێرینێ مینێ لە نێرینەوە بۆ دەکاتە مێنە سەرەکی تووشی لاوازی سێکسی دەبێت دەبینی نەخۆشەکە تەنها پێ دەڵێن هەست لە جگەرە بێنە هەست لە نێرگەلە بێنە مەشروبات مەخۆ کحول مەخۆ سەرەکەی هیچ کێشەیەکی نماوە لە ڕووی سێکسیەوە تەنها بە گۆڕینی نەمەتی حیات ینی لایف ستایلەکەی بگۆڕین بەسەب لایف ستایلەکەی گۆڕی سەرەکە هیچ کێشەیەکی نەماوە دواتر بەو مەرحەلانەیە تێپەڕی ئێمە دێنەوە سەر دەرمان دوای ئەوەی کەوانە کێشانە چارەسەر نەبوو بە لایف ستایل گۆڕین و بە وەرزش و بە کۆمەڵەوە دێنە سەر دەرمان ئەوان دەرمان ئەوەی کە باوە هەموو خەڵک دەزانێن دەڵێ ڤیاگرا طبعا ئێمە دەڵێن ڤیاگرا و سێبراکەی طبعا هەمویان یەک سنفن تقریبا ڤیاگرا سێڵدەنافیلە تادالافیل هەیە ڤاردینافیل هەیە ئابانافیل هەیە ئەمانە دەبێ پزیشکی پسپۆر بن
دەستنیشانێکە کام دەرمان و بۆ کام نەخۆش چونکە مەجموعەیە نەخۆش هەیە و چارەخواسێک کە سەردانمان دەکات نەخۆشی دڵی هەیە و حەپی ژێر زمان بەکاردێنێ ئێمە بۆ نەخۆشانی نانووسین ینی عیلاجی کە هەیە فبۆیە تکا دەکەین ئێمە ینی ئێمە لەم بەرنامانەیە زۆر گرنگە پەیامێکمان هەبێ ئەو پەیامە ئێمە وەکو پزیشکی نەشتەرگەری کورچی لەو میزەڕۆ و نەخۆشیەکانی پرۆستات و نەزۆکی و جنسی پەیاممان ئەوەیە دەرمانی لاوازی سێکسی لە لا کۆڵانان وەرمەگرن زۆر جار شەرمەکە وایان لێ دەکا شەرمێکیان هەیە هاوڵاتی ئەمە بتایبەت شەرمێکی هەیە باسکردنی ئەو بابەتە نەخێر هیچ شەرم نییە چۆن دەچیتە لای دکتۆرێک زەختت هەیە و شەکرت هەیە و عیلاج وەردەگری هیچ شەرم نییە دێمە دکتۆر من تووشی لاواسی سێکسی بوومە جا چییە تو ئەو کاتە عیلاجی تایبەت هەیە فحوساتی تایبەت هەیە بۆی چارەسەری تەواو بۆ بکرێ ناکرێت و لە لاکۆڵانێک ڕەنگە سەیدەلیەک خزمت بوێ لە ڕێکی کەوە دەرمانەکەت بنێ ئەو کاتە دەیتەوە لای ئێمە سیرەکەین تۆ مەرحەلەکان باز داوە مەرحەلەکانە ینی مەرحەلە هەیە هیچ پێویستی بە دەرمانی وەکو باسمان کرد و بازدا و ڕۆشتوویتە دەرمان سەرەکەی دەرمانەکەت بەنا تەندروست وەرگردووە هەر ئەستن جورعەکانی نازان و کەی دەخورێ و ئایا بە دوای خواردن بێ یان بە سکی خاڵی بخوری ئەوانەی لێ نازان هەر دەرمانەکەی وەرگردو تاو فبۆیە تکا دەکەین ینی پەیامەکەمانەوەیە دەرمان بە هیچ شێوەیە وەرگرن بە پێ ڕاوێژ بە پزیشکی پسپۆر لەو بارەدا اینجا خواردنەکان وەکو جەنابەت ئیشارە پێدا زۆر گرنگە هەندێک دەرمان هەیە ئەوانەیەکەوە زۆر باون کەەوە سێکسی لاواز دەکاتن ئەوەی کە جەناب باس کرد کە سێکسی بە خۆت دەکات نای بەبێ پزیشک وەربگیرێتن لە دەرمان ئەو دەرمانێکەوە بەکاردێن لە بۆ دژی خەمۆکی ئەوە سێکسی لاواز دەکات بێتا بلۆکەرمان هەیە زۆر زیاد دکتۆرەکان دەنووسن و کەسانێکەوە زەختیان هەیە بۆی ئەمە وەک جەناب باس کرد کە دەرمان ئەگەر بێت ئەمە بتوانین کە لایف ستایلی خۆمان بگۆڕین ینی بتوانین خۆڕەوشتی خۆمان بگۆڕین لەوانەیە بتوانین دەرمانی زەختی بەکارنێنین خۆی جەناب باس کرد خۆی زەعیف کاتن جگەرە مەتەن کەم کاتەوە ڕاضەشی باشمان لۆ بکاتن پێویست بە دەرمانی زەخت ناکاتن قەزەی خەمۆشی مەتەن بستە لای پسپۆری پزیشکی خۆی بسی بزانین مشکلەکەی چییە بۆی چارەسەر کاتن ئەو کاتی پێویست ناکە دەرمانی خەمۆکی بخواتن ئەو کاتی تووشی لاوازی سێکسی نابیتن هەندێک دەرمانی کەمان هەیە مەتەرەن دەبینی ئەو دەرمانە لەوانەیە مادەش تێدا بێتن هۆرمۆنی تێستۆستێرۆن کەم دەکاتەوە پێویستە پزیشک لەبێ بنووسی نەک بچی جەناب باس کرد بچی لە کۆڵانە یان لە سەیدەلان بەخۆی بکری داوا بکاتن بیدەنێ ئەگەر ئەو شتانە بکاتن کەمترین دەرمان بەکاردێنی ئەو کات کەمترین تووشی لاوازی سێکسی دەبێتن پێویست ناکە دەرمانی ئەوەی بدەنێکەوە سێکسی بە قۆتکەین چۆلۆ ڕێنمایەکانی پزیشکی وەرگرتووە نەخۆشیەکانی لە خۆ دوورخستەوە ئەو دەرمانانێکەوە سێکسی لاواز دەکات لە خۆ دوورخستەوە ئەو کاتی لەوانەیە پێویستی بە چارەسەرێکی وانە بێتنکەوە مەصرف و ماندی بوونەشی زۆری تێدا بکات متأكد طبعا کاک دکتۆر ئێمە ینی دوای ئەوەی کە چارەخواز سەردانمانەکات و کەوتمان بە مەرحەلەکانە تێپەڕێ مەرحەلەی لایف ستایل گۆڕینەوە کە واز لەو جگەرە و کۆمەڵێ وەرزش و ئەوانەی تایبەت و کحول و ئانایەکە دواتە دێنە سەر دەرمان کە دەرمانیش بەکارێنێ چارەسەر ناکرێ تر ئێمە بڕیاری کۆتاییمان هەیە کە ئێمە ئاخر قۆناغە ئەویش نەشتەرگەریە بەڕاستی نەشتەرگەری پێی دەڵێن چاندنی ئامێری دەعامات ئەمان شتێکی تازەیە ڕەنگە هاوڵاتیانی خۆمان کۆمەڵێکی باشی لە نەزانێت دەعامات چییە ینی هەر وەکو پێناسەیەکی ورد دەعامات چارەسەرکردنی لاوازی سێکسیمان دەداتێ تقریبان بە نسبەی 100% ینی ئەتوانین بڵێن نەخۆشەکە بەڵێ زۆریش بەرزە و ئەسڵەن هاوسەرەکان کە زۆر قەنەعەتیان پێ دەبێت ئێمە کە دایدەنین بۆ ئەو چارەخوازانە و نەشتەرگەری بۆکەین چاندنی دەعامی بۆکەین سیرەکەی دێتەوە دوای فترێ ئەڵێ لە سەروی 190 مقتەنەعم زۆر باشم کە تو کێشەی ڕەغبوونی نامێنێ بە هیچ شێوەیە ئەم ئامێرە لە ڕێگای نەشتەرگەریەوە دادەنرێت چی بە بەنجی خۆجی بێ و نیوەی بێ ئەفۆ یان بە بەنجی گشتی بێ ئەو ئەمەلیاتی بۆ دەکەین تەمان لەبەرەوەی پسپۆرەکەم ئەوەیە نەشتەرگەری گورچی لەیە ئەمە شتێکێکە بەشێکە لە پسپۆرێکەکەی ئێمە کە چاندنی ئامێری دەعاماتە تەمان لەم ساڵانەی کۆتاییدا هاتووەتە هەرێمی کوردستان و بە خۆشحاڵی و ئێستا نەخۆشخانەکەمان نەخۆشخانەی میهرەبانی لێرە دەتوانین ئەو ئامێرە نەشتەرگەری بۆ بکەین و دەعامادانین هیچ کێشەیەکی نییە بەڵام با بزانین یعنی ئێمە زۆر جار چارەخواز لەبەر ئەوەی شتێکی تازەیە
دکتۆر ئەمە نەوعەکانی چییە، ئەمە بۆ کەی باشە و زمانی چۆنە، ئەمە بە شێوازێکی کورت بۆی ڕوون بێلام هەموو لایەک دوو شێواز دوو جۆری هەیە. جۆرێکیان پێی دەڵێن دەعاماتی نەرم، دانێکی کەشی پێڵێن هایدرۆلیک بە پەمپە، یعنی نەشتەرگەریەکە خۆی دوو سلندەرە دوو بۆڕیە بە ئاسانتر بکا بە هاوڵاتیان لە ناو چووکە دادەنرێت و بە پەمپەکە لە ناو توورەکەی گوندایەکە دکتۆر پەمپەکە نەخۆشەکە تعلیماتی دەدرێتێ دوای نەشتەرگەری کە پەمپەکە دەستکاری دەکات و چووکەکە ڕق دەبێت و تاکو پرۆسەی جیما دەکات و دواتر دەتوانێت هەر بە دوگمەیەک ئەو چووکە دابسێنێتەوە بینیشێتەوە. و جۆرێکی کەشیان هەیە کە زۆربەی خەڵک ئێستا ئەوە دادەنا ئەویش ئەوەیە نەرمەکەیە پەمپی ناوێ بە بەردەوام ئەو چووکە ڕق بووە کاتێک بوێ پرۆسەی جوودبوون ئەنجامدا ڕاستی دەکاتەوە ئەگەر ئیشی پێنەوێنێت دەتوانێت بیچەمێنێتەوە. بۆیە پرۆسیجەرێک نەشتەرگەریەکی تازەیە سەردەمیانەیە ئێستا لە عالەمە بەکاردێت بەڵام نابێ ئیفراتی تێدا بکرێ وەکو چۆن خواردنەکە ئەبێ لە ڕێگای بە شێوازێکی تەندروست بێ ئەم نەشتەرگەریشە وایە یانی ناکرێ هەر نەخۆشیەکات بڵێ دکتۆر لاوازی سێکسیم هەیە و تکایە ئەوم بەدانە نەخێوانیە ئێمە پرۆتۆکۆلی تایبەتی خۆی هەیە ئەبێ بە مەرحەلەکانە تێپەڕێ ئەبێ بزانین ئایا تو کابلەیەکی جگەرە کێشە و هیچ مەشاکلێکی کە نییە جگەرەکەی تەرک نەکردو دەوێت لاوازی سێکسەکەی بە دەعاما چارەسەرکران شتیوانیە بۆیە دەبێت ڕێگا و ئوسولی خۆی وەردێت چ لە ڕێگای سۆنەرەوە بێ فحوساتی تایبەتمان هەیە ئەو کاتە بڕیار دەدرێت ئەو ئامێرەی بۆ دابنرێت جا ئەو ئامێرە کاکتۆریانی یەک کێشەیەکی هەیە بەعام یعنی ئەڵێن دکتۆر ماکی هەیە بە تاکید هیچ نەشتەرگەریەک نییە بە ماکەمە لە ناو بوارەکەی شوخ و جەناب جاکەزانی کە تۆ هەر نەشتەرگەریەک دەکرێت بە تایبەت بۆ ئەو شوێنە هەستیارە و بە تایبەت تەنێکی نامۆیە تۆ دەیچێنی لە جسمی مرۆڤە فبۆیە یەکەم شت کە لێی بترسین ئێمە هەوکردنە لە دەڕۆژی یەکەمە هەفتەی یەکەمە ئەگەری هەیە تووشی هەوکردن بێ جایتر هەوکردنەکە هۆکار زۆرن بەڵام بە شێوەیەکی کشتی ڕەنگە هیچ هۆکارێکی نەبێ ئەمە تووشی هەوکردن بێ تووشی هەوکردنەکە چارەسەری چییە چارەسەری وەیە لابردنی دەعامەکەیە چارەسەری نییە دەعامەکە لابێ ئەو تەنە نامۆیە بێ لابێت کەم تووشی هەوکردن بووە فۆرم بەدیە دەبێ بەڵێ بە تاکید ئایا دکتۆر دوای ئەوەی من ئەم دەعامەیەم لابرد هیچ هەر لاوازی سێکسی 100% تووشی لاوازی سێکسیت ینی ئەوە هیچ گومان لەوەدا نییە کە تۆ لاوە برد لاوازی سێکسی تۆی ئەسڵەن توش بۆ بۆیە بۆدانراوە بەڵام بڵێ ئەمەلێکە بێ سەتایەک نەخێر سەتایەکەکەیش نامێنێ تۆ لاوازی سێکسی تەواو ینی چووکت هەڵناسێ بە هیچ شێوەیەک ڕق نابێ فبۆیە زۆر گرنگە لەگەڵ چارەخوازە باسی هەوکردن بکەی ئەگەری هەیە مەسەلەن بۆ ڕیمیزت ئەسێتی بێ لە کاتی دانانیە ئەمانە هەمووی ماک و مسافاتی ئەمەلیاتن بەڵام سوپاس بۆخوا دوور بووینە لەو حاڵەتانە تاکو ئێستا و ئینشاءڵڵا دوور دەبین کاکتۆرەکە بتوانین لە بۆ بینەران و بیستەران ڕوونکەینەوە ئەو نەشتەرگەریە کە ئێستا هاتە کوردستان و برن چەند ساڵێکە ماوەی نەشتەرگەریەکە چەندە و نەخۆش چەند دەمێنێتەوە لە نەخۆشخانە و ئەو شتانە بزانین باشەوەی بە خۆشحاڵیەوە سوپاس بۆخوان لە نەخۆشخانەکەمان ئەو نەشتەرگەریە ئەنجام دەدرێت و ئەو دەعامەیە ئەو ئامێرە وجودی هەیە لە خەسخانەکەمان تەمان ماوەی نەشتەرگەریەکە سعاتێکە بۆ سعات و نیوەک تر بە پێی نەخۆش دەگۆڕێ سعاتێ بۆ سعات و نیوەک نەخۆشەکە کەمتر لە 24 سعات لە خەسخانەی هێڵینەوە تەنها بۆ ئەوەی چاودێری بکەین دواتر ئێمە وەکو خەسخانی خۆمان و بە تایبەت من نەخۆشەکەم ڕۆژانە تەداوی بە دەستی خۆم دەیکەم و دوای دوو هەفتەیەک چەند وەرزشێک هەیە بە نەخۆشەکەی دەکەین چۆن دەعامەکەی بچەمێنێتەوە چۆن بەکاری بێنێ و نابێت هیچ ممارسەیەکی جیماع بکات دوای نەشتەرگەرێکە بە 6 هەفتە دوای 6 هەفتەکە ئەوەیەکە و چارەسەرێکە کە تۆ کابرا سەروی 95 قەناعەتی باتێ هەردەیکا ینی ئەو نەشتەرگەریە دەکات و گرنگە ئەوانەی ئەو نەشتەرگەریە دەکەن ڕێنمایەکانمان جێبەجێکەن ئێمە هەموو جارێت تاکید دەکەین ئەوڵێن تکایە ڕۆژانە دەی بۆ تەداوی ئەو عیلاج بەکارێنی ئەوە بەکارێنی تکایە پابەند بە گەرنا بۆت ناکەین ئەو کەسانێکەوە لاوە سێکسیان هەیە هەندێک خواردن و هەندێک میوە هەندێک سەوزە هەیە هەندێک
ڕێنمایی هەیە پێویستە بیکەن جا پێش نەشتەریگەری بیتن یان دوای نەشتەریگەری وەدەکە هاوکار دەکاتن بۆی کەوا بگەڕێتەوە باری سێکسێکی تەندروست و درست هەتاوەکو تووشی نەخۆشی دەرونی و کۆمەڵایەتی نەبێتن. یەک لەوانەکە زۆر ئیشارەتمان پێدا باسمان کرد وەرزش بەڕاستی وەرزش تێکی زۆر مهمە لە بۆ ژیانی ڕۆژانەی ئینسان جا ڕێگەزی نێری نەبیت جا ڕێگەزی مێی نەبیتن چونکە وەرزش وا دەکاتن کەەوە جەستت تند و تۆڵ کاتن چەوری لەشت کەم کاتەوە هەروەها عەزەڵاتەکانت بەقوت کاتن لە ڕووی دەرینەوە وەرزش سوودێکی زۆری هەیە بۆ دەرونی ئینسان بە تایبەتێکە لەگە برادەر و دۆست و ڕەفیقەکانی خۆی بستە دەرەوە ئەوزە یاری تۆپانێ بکاتن یاریەکانی کە بکاتن یان بستە قاعەکانی وەرزش بەڕاستی وەرزش زۆر مهمە جاو کەسێکەوە نەشتەرگەی پێویستە یان پێویست نییە. هەندێک خواردن هەیە کەەوە دەکاتن لە ڕووی سێکسیەوە ئەو شخصە قووەت و توانایەکی زیاتری هەبیتن ئەو خواردنەکان بە کورتی باسیکەنەوە بی سوودی لە وەرگریتن ئەو کەسانێکەوە مەتەرەن نەشتەرگەریان کردووە یان نیان کردووە. یەک لەو خواردنانە بریتە لە خواردنی بیبەر بەڕاستی یەک لە خواردنەکانەکەەوە زۆر سوودێکی باشی هەیە لە بۆ جەستەی ئینسان لە ڕوو طبیەوە بە شێوەیەکی گشتی و لە ڕووی سێکسیەوە زیاد دەکاتن. سیر و پیازمان هەیە ئەویشکەوە دوو سەوزەی باشن بە تایبەتی پاش کوڵان کە بۆ نەکەشی نامێنێت و سوودێکی تقریبن ڤیتامینێکی زۆری تدایە هەتا لەوانەیە ڤیتامین و کانزایەکانی ناو سووری پیاز بگاتە 17 هەتا 18 هەتا 19 دانا ئەوەندە بە سوودە. جەرجیرمان هەیە بە سوودە زەیتونمان هەیە بە سوودن جێوش هەتا حەدێکی باش ینی ئەو شتانەوە دەکاتن کەوا لە ڕووی سێکسیەوە لاواز نەبێتن. لقاحی مێشنجینمان هەیە ئەویش هەرچەندە گرانە ئەگەر لە ڕووی مادیەوە بەڵام سوودێکی زۆری هەیە هەنجین سوودی هەیە بەڵام لەو کەسانی کە سوکریان هەیە بەخۆی زانی سوکری دەبتە لاوازی سێکسی لەوانەیە لۆ قەڵەوانی زیاتر پێ قەڵەو دەبن بۆیە ئەگەر لقاحەکەی پەیداکاتن باشترە سوودێکی هەیە و زیانیشی نییە لە بۆ سوکری لە بۆ قەڵەوی. هەندێک خواردنی تەروەچی گۆشتی ماسی گۆشتی قەل لە پەلەوەڕەکان قەل لە هەمان زیاتر باشترە لە بۆ زیادکردنی هۆرمۆنی تستۆستێرۆن بەس بە تایبەتی ئێستا ئەمە دەبینین لە دەوازنەکانی خۆمان لەوانەیە ئەو مریش کوشتانە زۆر بە خێرایی قەڵەو دەکرێن ئەوەش لە ڕووی طبیەوە باش نییە بەڵام ئەگەر بێت و بە شێوەیەکی ئەحتیادی بەخێو کرابێتن ینی خزمەت کرابێتن ئەوە سوودێکی زۆر باشی دەبێتن. سپێناغمان هەیە معدەنووسمان هەیە ئەوانش تا حەدێکی باش ینی سوودی هەیە بەس طبعاً ئەوەش نابی زیاد ڕێی تێدا بکرێن هەموو شتێک لە ڕووی طبیەوە کە خوا دەفەرمێ کولوا واشربوا ولا تسرفوا بخۆنەوە بەڵام قەت ئیسراف زیادە ڕەوی مەکەن ئەویشتی کە خۆ حەلالی کردی ئینسان بخواتن بەس بە شێوەیەکی ئەحتیادی کەوا تووشی ئەوە نەبێتن. تو ئەویش بە هەمان شێوە ئەگەر زۆری بخۆی دە سوکری خراپە بۆ قەڵەی خراپە بەڵام ئەگەر بە شێوەیەکی کەمی معقول بیتن ئەویش تا حەدێک لە هەندە کتابم باسی دەکاتن کەەوە سوودی هەیە. گۆشت ماسیە چای سەوز ئەویش بەڕاستیەکە چای سەوز وەلو لای خۆمان چای سەوزەکان ئەغلبی تەماشا دەکەی نازم کوالیتیەکەی باش یان نە بەڵام چای سەوز لە دەرەوە زۆر گرانە لای خۆمان زۆر هەرزانە چای سەوز زۆر بە سوودە چونکە ئەنتی ئۆکسیدەنتێدایە هەتا دژی سەرەتانیە دژی قەڵەویە لەوەشە هیچ ئەنتی ئۆکسیدەنتێکی تێدا نەبێ بۆی وڵاهی لەوانەیە ینی چای سەوز بەڕاستی زۆر لە مێژەیان دراسەم کردیە ئەویش نەوعی زۆرە ساڵەکەی زۆر گرانە ئەگەر کوالەکەی زۆر باش بیتن چونکە سوودی طبی زۆر زۆرە ینی لە ڕووی پزیشکیەوە زۆر بە سوودەیەک لەوان کەوا لە بۆ لاوازی سێکسی بەکاردێتن. ڤیتامینەکانیش زۆر هەیە کاریگەری دەبێتن بەڵام ڤیتامینش وەک جەناب باس کرد لە بیدایەتەوە کە نابی بەبێ دکتۆر هیچ دەرمانێک وەربگیرێ ئە تو دەستی مەڵتی ڤیتامینێک وەردەگری لەوانەیە پێویست بە مەڵتی ڤیتامینەکە نەبێتن کام ڤیتامینت نەقسە بسی ئەی وەگری باشە نەک بسی ڤیتامینەکان بە کامل وەگری لەوانەیە چکە هەندێک زۆربوونی هەندێک ڤیتامین و هەندێک کانزا لە لەشی ئینسان ئەوش دەکات لە بۆ نەخۆشی دەبتە ژەهرایی بوون مثل مادەی حەدید زیاد هەر خراپە مادەی ئەوە ڤیتامین حتا ڤیتامین B12 زیاد خراپە ئەم مادەکان بە هەمان شێوە بۆی ئەوانش سوودیان هەیە ئەگەر ئینسان بتوانێتن ژیانی خۆی بگۆڕی لە ڕووی پزیشکیەوە بەرەو باشی ینی زانیاری تەندروستی خۆی زیاد کاتن بۆیە تووشی لاوازی سێکسی نەبێتن ئەگەر تووشیش بوو ئەو ڕێنمانە پیادە بکاتن بەشک و سوودێکی باشی لێ وەردەگریتن ژانێکی ئاسوودا دەباتن و زۆر بچوونێکی غەڵەت هەیە لە ناوای مە زۆر هەڵەیە ئەویش خواردنی شیرینیە ئەڵێ پاقلاوە بخۆ بۆ سێکس زۆر باشە و بۆ جنس زۆر باشە نەکوو بە خراپە هەر زەرریشی لێدا و زۆریش خراپە ینی تۆ کابرا پاقلاوە خوا و چارە خواسە هەر هەوڵاتیەک واتی ئەگە ئەڵێ ئەمە بۆ لاوازی سێکسی زۆر باشە و تەنانەت بۆ بکوزاواکان لە تازە
پرۆسی کاچنە پرۆسی زەواجەوە پاقلاوایان بۆ دەبن نەخێر زۆر هەڵەیە و تووشی لاوازی سێکسی دەکات. جا من حەزم کرد ئەم پۆدکاستی کە بە ینی بە فرسەتێکم زانی کۆمەڵێ دیاردە و پرسیارمان لێ دەکرێت و دیاردەیە و خۆشمان ڕەنگە ینی هەستی پێ بکەین لە کلینیکەکان و لە نەخۆشخانەکان کە نەخۆش سەردانمان دەکات بۆیە بە فرسەتم زانی کۆمەڵێ بابەت هەیە ڕەبتی بە لاوازی سێکسیەوە حەزەکەم تاوتوێکی بکەین لەگەڵێکە ئەویش ئەوەیە سیرکردنی فلیمە سێکسیەکان و پۆڕنەکان کە بەداخۆ کە زۆر ئێستا زۆر بەربڵاوە لە ناو گەنجانە و زۆربەی گەنجان ناتوانین تەبەن ڕێژەیەک بڵێن سەد لەوانە لە بەرەوەی مرکزێکی وا بە حوسی بە قوتمانە ڕێژەیەکی دقیقمان باتێ بەڵام سیرکردنی فلیمی پۆڕن طبعاً تووشی کۆمەڵی کێشەی دەرونی دەکات و نەخۆشەکە تووشی حاڵەتێک دەبێت کە ئێمە دەناڵێنین بەدەست ئەو حاڵەتەوە ئەوش پێ دەڵێن بەراوردگیری بەراورد یعنی خۆی بەراورد دەکات لەگەڵ ئەو ئەکتەرەی کە لەنا ئەو فلیمێدایە دێ بۆ لامان دکتۆر قەبارەی چووکم زۆر بچووکە بۆ لە بەرەوەی خۆی بەراورد کردووە لەگەڵ ئەو ئەکتەرەی لە فلیمە پۆڕنەکەیە بۆیە زۆر گرنگە ینی گەنجانمان ئەو حاڵەتە تێبگەن ئەو ئەکتەرەی لەوێ کۆمەڵی ئیفێکت و مونتاژ کراوە و حاڵەتی تایبەتە دانراوە بۆ ئەوەی سەرنجی گەنجان ڕاکێشن و بە نەتیجەوە ئەوە کێشەکەیە بە سێرەکەی تووشی حاڵەتێکی دەرونی دەبێت ئێتر نازانم تۆ هیچ کۆمنتێکت لەسەر فلیمە پۆڕنەکان و سیرکردنی زیانەکانی هەیە بۆ ئەو بابەتە حتمما ئەوەی کە ئێمە تەمەشامان کردووە و بە کردداری و بە جێمان لێ بووە طبعا سیرکردنی و فلیمانە چونکە فلیم کە ڤیددیۆیە بە چاو دەیبینی و بە جێش دەیبیستی لە ناو مێشتی ئینسان شوێنێکی زۆر دەگریتن و هەروە مێشکت ماندوو دەکاتن بەلاڕێتدا دەباتن ینی لە باتی فکرکەوە لە زەواجش لە هەوسەرگیریەکی سەحیح و ڕاست و درست وا دەباتن کەوا بسی بە لایانی خراپدا بۆی ڕۆژ بەڕۆ لە دووەلەکانی ئەوروپی و لە وڵاتانی ڕۆژ ئاوا هەتە لای خۆشمە ئێستا نەخۆشیەکانی ڤایرۆسی بەرەو زۆربوون دەڕۆن لە بەرەوەی خەڵک کە تەمەشا ئەو فلیمان دەکات وەک جەناب باس کرد چاو لە ئەکتەرەکەی دەکاتن کەوا چی کردووە بەراوردی خۆی دەکاتن یان تەقلید دەکاتەوە ئەمە زۆر لە چاوکردنەوە لە ئێمە بووی تەشتێکی زۆر مهم لە چاو ڕاضیەکان دەکەینەوە لە چاو لەعیبەکان دەکەینەوە جغارەی دەخۆمە جغارەی دەخۆین مەتەلەن زلێک لە بەرەکە ئەمە لە بەرەکەین شکلی خۆی دەگۆڕی شکلی خۆمان دەگۆڕین ئەوە تەقلیدەشی کوێرانەی پێدەرێن استفادەشی نییە ئەمە ناوی مێشتی خۆمە ماندیکەین یعنی بەڕاستی دەبێت حکومەت ئێستا وا لە گەنجەکانمان بکاتن فکریان بەرەو داهێنان بڕۆن ئەمە وڵاتێکین بەرەو پێشەوە دەڕۆین ئەو پێدەن دیڤلۆپینگ کەنتری هێشتا نەبووینە دیڤلۆپیت کەنتری بۆیە پێویستە مێشتی گەنجەکانمان بەو شتەی ماندوو نەکەین کە لە ناو مێشک حیزێکی زۆر دەگری شوێنێکی زۆر دەگری لە ڕووی دەرێک لەسەر ماندیش دەکاتن بەڵێ دەکرێت سانسۆرێک لەسەر ئەو سایتانە هەبێت سانسۆرێکی لەسەر بێت ینی هەموو کەسێک نەتوانێت و بە مەبلەغێکی ئێستا لە زۆربەی وڵاتان ئەوی کە چوتە ئەوروپاشتە وڵاتانی ئێوە تەماشا دەکەیت تەلەڤیزیۆن قەناتەکانی تەلەڤیزیۆن بە پارە دەکڕیت چەند قەناتێکت پێ دەکرێتن سێ قەنات دەکڕیت چواری دەکرێت ئەوەی کەوا دەزانی ئارەزوی خۆت تێر دەکاتن بە لای خۆمان دەبین 80 قەناتێ بەلاش ئارەزوی خۆ تەماشا دەکاتن ئەوە تاسی لە گەنجەکانمان دەکاتن متەکدم لە ڕووی سێکسیشەوە ماندویان دەکاتن متەکدیشەوە نەخۆشیەکانی جنسی بەرەو زیادبوون دەڕواتن ئێستا دێن بەرەو زیادبوون چی ینی دیارە دەسی مەتەن بۆ عیدێک دادنی فلان دادنێ بە ئارەزوی خۆی دەسی ئەو دەکاتن بەبێ ئەوەی پرسی بزانانی ئەو شخصە ڤایرۆسی هەیە ڤایرۆسی نییە نەخۆشە نەخۆش نیە ئەو نەخۆشە لە بۆی دەگوازرێتەوە ئەو زە پاشن کە پەشمان دەبتەوە ئەو کە پەشمان بنەوەکەش دادی نادا لەبەرەوەی تازە توش بووە ینی بۆیە ئەو فلیمە سێکسیانن بە هەموو شێوەیەک دەبی ئەوەی لە سەدا بندرێت ڕقابەتی صحی و ڕقابەتی حکومی لە سەدا بندرێ ئەگەر نامتەکد بە گەنجەکانمان بەرەو لاوازبوونی سێکسی دەڕۆن بەرەو کێشەی دەرونیش دەڕۆن بەرەو کێشەی تەندروستیش دەڕۆن چونکە ماکە خراپەکانی زۆر زیاتر لە ماکە باشە حاڵەتێکی زۆر گرنگ هەیە ئێمە ینی بۆ ئەوەی ئەو هاوڵاتی ئەو بینەرەی ئەو بیسەرێکە سیرمانەکە و گوێ لێمانە بێ وی هەموو بوارە سێکسیەکان تەواو پڕیکەین لە معلومات و تێبگا بە زانیاریەکان ئەویش خۆی نهێنیە یعنی خۆی نهێنی بابەتێکی زۆر گرنگە لە زۆربەی سۆشیال میدیا باس ناکرێت لەبەر شەرمکردن و ڕەنگەوە نەخێر من هیچ شەرمێکی تێدا نابینم خۆی نهێنی طبعاً ئێمە سوپاس بۆخوا کۆمەلگای ئێمە ئەگەر نەڵێن 100% بەڵام ڕێژێکی سەروی نەوەتی دینی ئیسلامە خوای تاکوتەنها فبووە لە ڕووی دینی ئاینی ئیسلامەوە
چەند مەسەبی هەیە ئەوە مامۆسایانی ئاینی باشتر دەتوان ئێمە قسەی تێدا بکەن بەڵام ئەوەنەی ئێمە تێگەیشتین یان حرامە یان مباح هینا مەکروهە بۆیە ئێمە زیاد ناچینە ئەو بواری ئاینەکەیەوە ئەو مامۆسایانی ئاینی بەڕێز دەتوان قسەی لەسەر بکەن بەڵام لە ڕووی پزیشکی و زانستیەوە یعنی کێشەکانی خۆی نهێنی چیمان تووشی چی گەنجان تووشی چی دەکا تووشی حاڵەتێکی دەکات تووشی گرەی دەرونی دەکا ئێمە کە چارەخوازەکەیان ئەو گەنجەکە دێ وەلامان دەبینین ینی هیلاکە لە ڕووی دەرونیەوە و زۆر جار ترسێکی بۆ دروستە بێت لە زەواج بۆیە کە زەواج دەکا تووشی حاڵەتێک دەبێت پێڵێن زوو ئاو هاتنەوە یان چێژ وەرنەگردن ئەو چێژەی لە خۆی نهێنی وەری کردووە وەری ناگرێت لە کاتی هاوسەریافۆیە تووشی کێشەی سێکسی دەبێت و سیقەی بەخۆی نییە ئەوە زۆر گرنگە سیقەی بەخۆی نامێنێ ینی عادەتەن سیقەی نییە ئەوەنە خوی نهێنی بەکارێنێت و دەیکا سیرەکەی سیقەی نامێنێ و دوور دەکەوێت لە پرۆسی زەواج و ئەو ڕەنگە کە زەواج کاوەکو باسم کرد تووشی حاڵەتی لاوازی سێکسی بێ و بابەتێکی زۆر گرنگ هەیە ئەویش گەورەبوونی چووکە کە بۆیە ینی حەزم کرد هەموو مەوزوعەکان هەر لەگەڵ تێروتەسەلا بۆ ئەوەی کە دانیش بزانێ بابەتەکانمان هەمووی پۆڵێن کات و شتێک لە مێشکی دروست بێت و معلوماتی تەواوی هەبێ هۆشیاری سێکسی زۆر گرنگە طبعاً گەورەبوونی چووک ئێمە زۆر دێت بەلامانەڵێ دکتۆر چووکم بچووکە کاکە بەچی پێوەرێتەوە چووکت بچووکە وانیانە فبۆیە ئێمە قەبارەیەک هەیە کە 8 سانتیم بۆ 13 سانتیم لە کاتی ڕەقبوونە ئەمە حاڵەتێکی طبیعیە و ئەتوانم بڵێم هاوڵاتیانی خۆمان سەروی 95 حەجم و قەبارەی چووکیان هیچ کێشەی نییە بەڵام بەراوردگیریەکە وای لێ کردووە کە دەبینێ ئەڵێ دکتۆر چووکم بچووکە و نەشتەرگەریم بۆ بکە نەخێر دوای ئەوەی ئێمە دەستنیشانی دەکەین کە لە ڕووی زانستیەوە ئەم چووکە هیچ کێشەی نییە و سەروی 8 سانتیمە ئەوە تەنها چۆنەڵێ یارمەتی دەدەین لە ڕووی دەرونیەوە کە تۆ هیچ کێشەیەکت نییە بەڵام ئایا هیچ کرێمە هەیە دکتۆر کاکم زۆر مەبەستمە باسی ئەو بابەتە بکەم هیچ کرێمێ هەیە چووکم گەورەکە بەتەئکید نەخێر بۆ ئەمە کە دەبینین لە سۆشیال میدیا بە بازاڕیکردن و بە تەسویقکردنی کالای خۆیانە کۆمەڵێ کۆمپانیا و پیجە ئەڵێ ئەم کرێمەم هەیە بە زەمان 100% ناشتیوانیە لە عشاب و هەندێک لە ڕووی زانستیەوە جێی نابێتەوە شتە جێی نابێتەوە بەڵێ جیهاز هەیە پێڵێن ڤاکیوم ئەویش سەحبە و بۆ ماوەیەکی دوور و درێژ لە ژێر ڕێنمایی پزیشکی پسپۆرە بەکاری دێنێ و دواتر ئەویش ماکی خۆی هەیە یان خۆت بەکارهێنانی فیلەر یاخود چەوری ڕان بەکاردێنین بۆ گەورەبوونی چووک بەڵام بۆ هەموو نەخۆشیێکنە لەگەڵی ئەوەی با چارەخواز باش بزانێ هەموو نەشتەرگەریە ماکی خۆی هەیە بەتایبەت ئەو نەشتەرگەریانە و خاصەن تۆ ئەگەر کێشت نەبێت و چووکت هیچ ئایبی نەبێ بۆ تۆ بڕیار ئەو کێشەیە بکەیت و خاصەن ئەو شوێنە هەستیارە کە تو سەرت نێشێ بۆ دەی پێچی کاک وایانە ئەوە زۆر مۆزوعێکی گرنگ بۆ حەزم کرد لەسەری بۆستم و لایەنەوە ببوورە تۆزێت لێشمان پێدا کە کۆمەڵێ مەوزوع هەیە زۆر دەناڵێنین بەدەستێ و ئەویش کۆتاکەیت باسەکەم چاندنی هێلکە گوونەکان طبعا ئێمە ڕۆژنی ئەو پرسیارەمان لێ نەکرێت چی لە ڕێگای پێیجەکان و چی نەخۆشەکان کە سەردانمان دەکەن دکتۆر دەمەوێت گونێکم بفرۆشم تکایە ینی بۆی ڕووکەین لە کارێکەکەمان تکایە بە هیچ شێوەیەک گون نافرۆشرێ و هیچ پارەیەک ناکە طبعا ئەوە لە ڕووی ئاینیەوە هیچ ڕێکە پێدراو نییە و لە ڕووی زانستیشەوە هیچ شتێکی وانە بۆیە تکایە جێی نابێتەوە لە زانستە فرۆشتن و چاندنی هێلکە گوونەکان ئێتر نازانم لە ڕووی حەزم کردەکە لە هیچ شتێک ما بێت حەزم کرد وەکو ئەوانەی کە وەرزش شەکەن کاک دکتۆر وەرزشەکەن کۆمەڵێک دەرزی بەکارێنن دەرزی تێستۆستیرۆن بەتاکید ئەویش تووشی لاوازی سێکسی دەبێت و گونەکانیان بچووک دەبێتەوە بەڵێ لە شولارێکی جوانیان هەیە بەڵام ئەکید هێلکە بەردەوام نییە تووشی شێشە تریش دەبێتن هەیە نەخۆشی دێتە لامان هەندێکیان ڕاضین تماشا دەکەین ئارزوی ئەوەیەکەوە شان و سینگ و ئانەی یان پرۆتینی دەستکرد بەکاردێنن لە باتی پرۆتینی ئاحتیادی بەکاربێن کە برتێ لە گۆشت و هێلکە ئەوشتانە ئەو پرۆتین دەستکردەش لەوانێت لە بۆ گورچی لە بۆ جگەری تەبان کاردانەوەی هەیە
بەڵام بەکارهێنانی دەرزی تێستۆستێرۆن پێمان 100% پێمان مەرفوز لە ڕووی پزیشکیەوە باش نییە، چونکە هۆرمۆنە، ئەمە هۆرمۆنێک لەش ئینسان خوای گەورە بۆی دروست کردووە کە زیاد وەردەگری تەبەن زیانی هەیە کە کەمیش بی هەر زیانی هەیە. ئێستا مەتەلەن هایپۆتایرۆیدزم لەوانەیە لاوای سێکسی دەکاتن، نەخۆشیەکە چارەسەری ئاسانە و دەستە لای دکتۆری و حەبی تایبەتی داتی و تاروکسین داتی و چا دەبتەوە، بەڵام وەرگرتنی تێستۆستێرۆن لە بۆ ئەو زۆرشتانە جوانکردنی لەش پێمان باش نییە. و لە ڕووی عاتیفیشەوە باسمان نەکرد، عاتیفیش دەوری زۆرە، زۆر جار هەیە عاتیفی کە کەم بوو لە مابەینی هەردوو هاوسەر هیچ کێشەیەکیان نییە، نە لە ڕووی جەسەدیەوە بەڵام چونکە لە ڕووی نەفسیەوە عاتیفیان پێکۆ ناگونجێن کە ئامادە نەبوون لە بۆ قەزی عاتیفەکەی لەوانەیە لاوازی سێکسیەکە خۆی ئۆتۆماتیکی دروست دەبێتن. بۆیە ئەوەش یەک لە کێشەکانە، بۆیە هاوسەرگیری کە دەکرێتن پێشەوەیکەوە بکرێتن هەتا کێشیان لە بۆ دروست نەبێتن، پێویستە ئەمە پێدەن ئەو کوفیەک دری بن، یعنی لە هەموو ڕێکەوە ئەو دوو شخصە پێکۆ گونجاو بن، هەم لە ڕووی اجتماعیەوە، هەم لە ڕووی مادیەوە، هەم لە ڕووی نەفسی و هەم لە ڕووی فکریەوە، هەتا وەکو ئەو عاتیفیان بەقوت بێتن تووشیان بە لاوازی سێکسی نەبێت. کاکتۆر زۆر زۆر سوپاس. سپاسی جەنابش دەکەین. بەڕاستی ئینشاءالله بەرنامەکەمان سەوڕ بۆ بینەرانی شتێکمان هێشت بێت. ڕێی من کە ئیلا دەستمان بۆی بردووە ئەم بابەتە کە پەیوەندی بە لاوازی سێکسی بێت، چی پەیوەندی بە خۆراکەوە یان دەرمانەکان و نەشتەرگەری بێت. دووبارە و سێبارە سوپاس. ئینشاءالله ئەم پۆدکاستانە لە نەخۆشخانەی میهرەبانی دووبارە و سێبارە دەبێتەوە بۆ ئەوەی هەموو هاوڵاتیان هەر بابەتێک بێ بە تێر و تەسەل لە مۆزوعەکانمان بگەن. زۆر سوپاس.